الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد. بەڕێزان و خۆشەویستان، لە ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی ئامۆژگاری و بازار لە خزمەتتان داین. بابەتی ئەم جارەمان بریتیە لە بابەتی کڕین و فرۆشتنی ئاڵتون و زێڕ. بێگومان خوای پەروەردگار حەڵاڵی کردووە بۆ ئافرەتان کە ئاڵتون بەکاربهێنن و بە هەموو شێوازێک لەسەر پیاوان حرام و قەدەغە کراوە. و هەروەها طبیعەتی ئافرەتان وایە کە حەزیان بە ئاڵتون هەیە و هەروەها حەزێکی زۆریشیان بۆی هەیە کە بەکاری بهێنن. و ئەمڕۆژ بێگومان کردن و فرۆشتن بە ئاڵتونەوە ئەکرێت، بە تایبەتی لە کاتی زەواجە و هەروەها لە کاتێکا کە ئەفرۆشرێتەوە کەسێک پێویستی پێی بێ یاخود بۆ قازانج هەڵی گرت بێ. بە هەر شێوازێک لەم شێوازانە کردن و فرۆشتنی ئاڵتون یەکێکە لەو کردن و فرۆشتن و معاملانەی کە بوونی هەیە. بێگومان ئەمانەوێت بزانین کە کردن و فرۆشتنی ئاڵتون چۆن حەڵاڵەوە چۆن حرام. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمی: لا تبع الذهب بالذهب إلا كان مثلا بمثل يدا بيد. ئاڵتون بە ئاڵتون ناگۆڕدرێتەوە، سربەسەری پێناکرێ ئیلا ئەبێت مثلا بمثل. واتە ئاڵتونێکت هەیە 10 مسقاڵە 20 مسقاڵە هەر چەندێکە، عیارەی 18 یاخود عیارەی 21، ئەبێت بە هەمان ئاڵتونی هەمان مسقاڵ و هەمان عیارە بفرۆشیتەوە. واتە بەرامبەر یەک بن لە کێشانەدا و لە عیارەشدا. و هەروەها ئەبێت تەئخیر نەبێ، یەدەن بەیەد بێت، دەست بە دەست بیدات و یەکسەر ئەویش لە باقیا وەرگرێتەوە. ئیتر لە شریعەتی خوای ئەوە نییە ئەم ئاڵتونەی ئەم مۆدێلەکەی بەسەر چووە، ڕانگەی گۆڕاوە، شکاوە، بەڵام ئەوەی تیان مۆدێلی تازەیە، مۆدێلی بەرزترە یاخود ساغە، مادەم ئاڵتونە ئەبێت یەدەن بەیەد و مثلا بمثل، وەکو یەک هاوشێوە لە کێشانەدا لە عیارەدا. و هەروەها دەست بە دەستە، پێش ئەوەی تەفەڕوقکەن و مەجلیس بەجێ بێڵم ئەبێت گۆڕینەوەکە کۆتایی پێهات بێت. ئەگەر نا حەڵاڵ نییە ئاڵتون بگۆڕیتەوە بە ئاڵتونی تر 10 مسقاڵ بە 12 یاخود کەم و زیاد بکە، عیاران فەرقی بێ، ئەمە هەمووی سووە، هەمووی ڕیبایە، لە شریعەتی خوادا حرام و قەدەغە کراوە. بۆیە ئەگەر ویستت تووشی ئەمە نەبیت کە ناژبێ موسڵمان خۆی تووشی ڕیبا بکە کە تاوانێک لە تاوانە کەبائیرەکان، کە ویستت ئەم ئاڵتونە بفرۆشیتەوە، مۆدێلەکەیت بەدڵ نەماوە، عیارەکەیت بەدڵ نییە، هەر شتێک لەمانە هەیە، بیفرۆشە بە کابرای زێڕنگەر، پارەکەی لێ وەربگرە، دوای بەو پارە نەقدیە ئاڵتون بکڕە. چەنە ئەکات ئەوەندە ئاڵتون بکڕە. ئەمە خاڵێک. خاڵێکی تر ئاڵتون کڕین و فرۆشتنی بە قەرز، کامل بە قەرز یاخود بە قیست، سەرەتا شتێکی دیت دوای مانگانە پارێدەیتێ. ئەمە هەردووکی لە شریعەتی خوادا ڕیبایە، هەردووکی سووە و حرامە. بۆیە بەڕێزان، خۆشەویستان، موسڵمانان، زەڕەنگەرە خۆشەویستەکان، واز لەم کردن و فرۆشتە بێنن کە ڕیبایە و حرامە، ماڵتان بەم پارەی حرامە بێت. قازانج و سوودی لێوەرناگریت، ئەیدێتە دەرزی و دەرمان، ئەبێتە نەکبەتی و بەڵا بەسەرتەوە، چونکم ئەو هەڕەشەی کە لە ڕیبا کراوە لە قوڕانی پیرۆزە لە هیچ تاوانێکتر نەکراوە. فأذنوا بحرب من الله ورسوله. ئەو کەسەی کە ڕیبا ئەخوات، معاملە بە ڕیبا و سوو ئەکات، ئەو کەسە شەڕ و جەنگی لەگەڵ خوا و پێغەمبەری خوا ڕاگەیاندووە. جاکێ هەیە جورئەتی ئەوە بکات لە ڕۆژی قیامەتیشە کە زیندوو ئەکرێنەوە، شمشێر ئەدرێتە بەردەستیان، پێیان ئەوترێت بڕۆن لەگەڵ خوا و پێغەمبەری خوا شەڕ بکەن، کە ئەمە ئەو پەڕی زەلیلبوون و ڕسوابوونیان کە بیانێت بەرامبەر بە جەبار جەلە فیعولاه بوەستنەوە و بەرامبەر بە ڕەسوولی خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام. ئەمەش تەوبیخکردنیان، سەرزەنشکردنیان، ڕیسواکردنیان. بۆیە پەروەردگارمان حرامی کردو. کەسێک خێزان پێکەوە ئەنێت ئاڵتون بە قەرز دەهێنێت، هەردووکیان تووشی ڕیبا بوون، ئاڵتون فرۆش و ئەو کەسەشی کڕیوێتی، ئەمە حرامە. بەڵام دروستە ئاڵتون بێنیت لە بەرامبەر شتێکی ترا بە قەرز، لە بەرامبەر سیارەیەکە، لە بەرامبەر گەنمە، لە بەرامبەر جۆیە، لە بەرامبەر خواردنێکە، لە بەرامبەر زەویەکە. بۆ نمونە کاکە من 20 مسقال ئاڵتون مەوێت، لە بەرامبەر ئەوە زەویەک تەدەمێ، لە بەرامبەر ئەوە سیارەکەم تەدەمێ. ئەمە دروستە، لەبەرەوەی ئەوە پارە نییە.
بەس کە پارە بێت بەرامبەر بە زێر و قەرزی تێکەوت یا قیستی تێکەوت ئەمە حرام ئەمە ڕیبایە زەڕەنگەرە خۆشەویستەکان پێویستە خۆیان پارێزن لەمە ئەو دەفتەری قەرزەی کە هاتانە بۆ زێر مانگانە بە قیست لە کاتی هاتنی مەعاش وەری ئەگرن لە خەڵک یاخود بە قەرز داوتانە دوای بۆتان هێنێتەوە بە کاملی قەرزەکە ئەمە حرامە ئەمە کە دوکانێکی زەڕەنگەر بێت 20 مسقال ئاڵتونم کڕیوە پارەکەی بردراوەتەوە بای ئەوەندێ بڕۆم لەناو سیارەکە